sunrise 12 sunrise پۆلی 12 grammar and functions ڕێزمان و ئێرکەکان unit 2 یەکەی دووەم students book کتێبی خوێندکار page 12 لاپەڕە 12 activity B چالاکی B prepositions of time زێدەواژەکانی کات چەند زێدەواژەیەکمان هەیە کە کاتیان بەدوا دەدێ on لە پێش ڕۆژەکانی ئافتا Sunday Monday تاوەکو ئاخیری on بەکاردێ لە پێش بەرواری بە هەموو شێوەزە جۆراوجۆریەکانیەوە on بەکاردێ بڕمە 23rd of June the 23rd of June 2011 that day لە پێش ڕۆژەکانی ئافتا بەروار کە دەکرێت ژمارە بێ لەگەڵ مانگێک بێ لەگەڵ ژمارەی یان ژمارە و مانگێک و ساڵێک بێ و لە پێش وشەی that day بە هەمان شێوە on بەکاردێ in لەگەڵ ناوی مانگەکاندا January February تا ئاخیری in بەکاردێ لێرە وشەی June دراوە ناوی مانگی 6 summer لەگەڵ وەرزەکاندا in بەکاردێ spring summer autumn winter ئەوانە ناوی وەرزەکانن لەگەڵ ساڵەکاندا ئەگەر تەنها ساڵ بێ 2011 in بەکاردێ لەگەڵ دەستەواژەی the evening ئێوارە the morning بەیانی the afternoon پاشنیوەڕۆ the middle ناوەڕاست لە پێش ئەوانە کاتێکی in بەکاردێت at لەگەڵ کاتژمێرەکاندا بەکاردێ at 2 a.m. ساعت 2 بەیانی at 2:35 ساعت 2:35 at 2 o'clock ساعت 2 ئەوانە شێوازەکانی دەربڕینی کاتن at 2 p.m. بۆرمونە ساعت 2 پاشنیوەڕۆ لەگەڵ وشەی night at بەکاردێ at night لە شەودا لەگەڵ وشەی dawn at بەکاردێ at dawn لە بەرەبەیاندا لەگەڵ وشەی the weekend at بەکاردێ at the weekend لە کۆتایی هەفتەکەدا هەر کاتێکی دوو کاتمان هەبێت بە دوای یەکدا گرنگە کاتەکان ڕۆژەکانی هەفتە بن مانگ بن ساعت بن وەرزەکان بن ئەوە from لەگەڵ to یان from لەگەڵ till بەکاردێ بۆ نەڵێن from Monday to Friday لە ڕۆژی دووشەمەوە تاوەکو ڕۆژی هەینی from June to October لە مانگی شەشەوە تاوەکو مانگی دا from 2 p.m. to 5 p.m. لە ساعت 2 پاشنیوەڕۆ تاوەکو 5 پاشنیوەڕۆ هەر کاتێکی دوو کاتمان هەبوو ئەوە یاساکانی سەرێ بەکارنان یعنی on و in و at بەکارنان from و to یان from و till بەکاردێن during the length of time during کاتە لە ماوەیەکی کاتی بەدوادات کە کەمێک دوور و درێژ بێ وەکو ناوی مانگەکان June during June لە ماوەی مانگی شەشدا یان هەر ناوی مانگێکی کە بێ during summer لە ماوەی هاویندا یان هەر وەرزێکی تر بێت during 2011 لە ماوەی 2011دا یان هەر ساڵێکی کە بێت during week 2 لە ماوەی هەفتەی دووەمدا ئەوانە کاتی دوور درێژن بۆیە دەکرێت during یان لەگەڵ بەکار بێت هەندێک جار during لەگەڵ وشەی the night بەکاردێت لە شەوەکەدا by هەمان بەکارهێنانی onی هەیە تەنها یەک جیاوازیە لە ڕووی ماناوە ئەگەر بڵین on Monday واتە بە تەواوی لە ڕۆژی دووشەممەدا بەڵام ئەگەر بڵین by Monday واتە تاوەکو دووشەممە واتە دەکرێت لە یەکشەممەدا بووبێ لە شەممەدا بووێ و دەشکرێت پێش دووشەممە ڕوویدا بێ by لەگەڵ بەروارەکان بەکاردێ بۆ 23rd of June the 23rd of June 2011 و لەگەڵ the time by بەکاردێ سەرنجدەن لەگەڵ on لەگەڵ that day بەکاردەهات بەڵام by لەگەڵ the time بەکاردێت تەنها جیاوازیان هەیە on و by هەندێک زێدەواژەی ترمان هەنان till
up till up to هەمویان بەمانەی تاوەکو بەکاردێن ئەوان هەموو جۆرە کاتێکیان بتوادا دێت لەوانەی سەرەوە لێرە ئەو چوار سێدەواژانە بنەڕەتین on, in, at, from لەگەڵ to یان from لەگەڵ till نمونەکان یەکەم the call started Saturday at, in, during, on لەبەرەوەی ناوی ڕۆژەکانی هەفتەمان هەیە بۆیە on بەکاردێ We worked hardly on Saturday to Friday ئێمە بە سەختی کارمان کرد لە ڕۆژی شەمەوە تاوەکو هەینی لەبەرەوەی ناوی دوو لە ڕۆژەکانی هەفتە بە دوای یەکتر داهاتووەوە تویان لە نێواندایە کەواتە پێویستە لە شوێنی on from بەکاربێنین نووسراوە corrected واتە ڕاستی بکەوە Saturday to Friday کەواتە لێرە پێویستە from بەکاربێن نەوەکو on سێمیان the two doctors arrived March دوو پزیشکەکان مانگی سێ گەیشتنەتە use a proper preposition زێدەواژێکی گونجاو بەکاربێنین لەبەرەوەی in ناوی مانگ in بەکاردێ لەبەرەوەی March ناوی مانگەکانە When do they arrive at the party ئەوان کەی دەگەن بۆ ئاهەنگەکە 2 o'clock ساعت 2 لێرە مەبەستی ئەوەیە زیاتر وەڵامی پرسیارەکە بدەیەوە مەبەستی سەرەکی ئەوە بزانی چ prepositionێک بەکاردێین لە پێش کاتەکە کە لێرەدا ساعتە بۆیە ئەت بەکاردێن سەبجەکتەکە دەنووسینەوە they کردارەکە arrive at the party ئەوان دەگەنە ئاهەنگەکە prepositionێک زیاد دەکەین کە لێرەدا ئەت بەکاردێ لەبەرەوەی کاتژمێرمان هەیە at 2 o'clock کاتژمێر 2 پێنجەم I wake up 8 o'clock the morning Fridays use the correct prepositions of time سێدەواژە ڕاستەکانی کات بەکاربێنن I wake up 8 o'clock لەبەرەوەی ساعتە ئەت بەکاردێ the morning بەیانی in بەکاردێ لە پێش the morning Fridays لە ڕۆژانی هەینیدا لەگەڵ ڕۆژەکانی هەفتەدا on بەکاردێ بۆیە دەڵێن I wake up at 8 o'clock in the morning on Fridays